ئێمە دەستخۆشی لە مەکتەبی ڕێکخراوەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ئەنجومەنی شارەوانی سلێمانی و لەگەڵەوەشە هاوڵانیەکەن لە کۆمەڵی کوردستانێکی سەوز بەوە هەوڵ و جوهدی ئەوان ئەم باخچەیە ناونرا و زۆر سپاسیانەکەن ئێمە وەکو بنەماڵە و کەسوکاری ئارارا زەردەشتی کامە جێگەی دەستخۆشیە وەکو وەفایەک بۆ کار و چالاکیانی لە بواری ژینگەدا ئارارا زەردەشتی خزمەتی ئەم وڵاتەی کردووە ئێمە زۆر سپاسیانەکەن نزیکەی 30 ساڵە لەگەڵ کۆمەڵی کوردستانێکی سەوزە بێباکانە و خۆبەخشانە نزیکەی وەکووتم 30 ساڵ لە سەرتاسەری کوردستانە لە دۆکتەوە تاک و خانەقین خزمەتی ئەم ناوچانەی کردووە پێشووتری چەنەها هەری تری هە بۆ بچێتە دەرە بەڵام لەبەر دڵسۆزی بۆ کوردستان و لەبەر پاراستنی ئەو ژینگێ و چۆنەڵی ئاوادانکردنەوەی کوردستان بە تایبەتی لە دوای کاریگەری ڕژێمی بەعز لەسەر سروشتی کوردستان ئەو دایم لە هەوڵ و کۆشیەوە بە ئەو سروشتە جوانی کوردستان هەرچۆنێکێ ئاوادام بکرێتەوە لەگەڵەوەشە لە بواری خوێندنە بۆ پێی مامۆستا بە هەوڵی داوە نەوەکان وشار کاتەوە بەو سروشتە جوان و دەگمەنەی لە کوردستانە هەیە بەو باڵند و ئاژەڵەکیوانەی کە لە کوردستانە هەیە